جارێ وەکو دەستەی خوێنکارانی ناڕازی لە تەواوی هەرێمی کوردستان داوای لەبوردن لە هاوڕەکانمانەکەن کەم ڕۆ هاوڕیز و هاوڵێز نەبووین لەگەڵەوان چونکە ڕێمان پێ نەدرا ویسمان کەناڵەکان بێنە سەرەوە لەوێ لە خزمەتی یەکتر دابین بەڵام بەرپرسانی زانکۆی چەرم و ڕێیان نەدا کە گربوونەوەکە لێ بکرێن منیش نازانم سەبەبەکەی چیە بەڵام وتی ڕێ بە کەناڵەکان نادەین بێنە سەرەوە دەرباری ئەوەش کە دەرماڵە دواکەوتەوە نزیکەی 68 ڕۆژە بەڵێن دراوە کە دەرماڵە بۆ ئێمە سەرەوە بکرێ بەڵام تا ئێستا هەڵوێستێکی جدی نەنراوە هەر لایەنێک هەر بەرپرسێک هەر ڕەنگێک و هەر چەمکێک ڕێز لێمە بگرێ بەدەم داواکاریەکانی ئێمەوە بێ ئێمە ڕێزی لێگرین و هەڵوێستەکانی دیارە بەڵام وەک ئەوترێ هەزار قسەیەک هەڵوێستێکی جوان ناهێنێ دیارە بەم دوایانە بەیاننامێکی برادرێک کە بەرپرسی حیزبێکی دەسەڵاتداری ئەم سنووریە بڵاوبووەوە کە ئاماژە بەوادا دەرماڵە لە زووترین کاتا چارەسەرەکرێ ئێمە خوێنکار ناوەستینە تاکو و دەرماڵە نێتە چنگی ئێمە ئەم پامە با بۆ تەواوی لایەنە سیاسەکان ڕوون بێوانی ئەم سنوورە و سنووری ئەولاش و ئەمە بەڵێنامەیەکە کە لە نێوان خوێنکارانی دەستەی خوێنکارانی ناڕازیە هەمومان لەسەری ڕێکەوتوین بەڵێ هەم بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەم نەچوونەوە هۆڵەکانی خوێندن هەم خۆپیشاندان و گربوونەوە بە سیلسیلە ئەڕواتەوە بەردەوام بێ هەتا دانە بە دانە دینار بە دیناری دەرماڵە ئەچێتە چنگی خوێنکارانمانەوە سەبارەت بەوەی کە دەرماڵەمان بۆ جێبەجێ ناگرێ وەزیری خوێندنی باڵا وەک ئاماژەم پێدا 68 ڕۆژ ئێمە لە کۆنتاکتی بەردەوامێن لەگە بەڕێزیانم هەر جارێک کە پەیوەندی بۆ ئەکەین نزیکەی مانگێکە وتی چەکەکەشی دەرچووە ینی چەکێک ماوەی 28 ڕۆژ بێ دەرچوو بێ حکومەتێک ناتوانێت بۆ ئێمە جێبەجێ بکە وەڵام وا لە حکومەت دەکەین بە کە باشێک بە قەرزی وڵاتان بۆمان بێنێ ینی حکومەتێک ناتوانێت 7 ملیار دینار بۆ حاڵەتەکانی خۆی دابین کە شتێکی زۆر ڕەمزی و کەمە لە چاو سامانی سروشتی ئەم وڵاتەیە ناتوانێت بۆ ئێمە تەرتیب بکە ئێمە وای لێکین کە قەرزیکە با ئێمە هاوڵاتێکی نانیشتیمانی بین با نیشتیمان پەروەەر نەبین